کاتت باش کاگەی نەریمان زۆر سپاس بۆ تۆ بەڕێز دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بەخێرهاتنی و دوو میوای بۆ ڕزاکەم سپاس بەڕێزەکەم ڕێزم بۆ هونەرمەندی گەورە هەیە حەزیشم کرد لەسەر ئەوەی کە کاگزا باسی کرد هونەرمەندی گەورە سەلاح داودا با ئێمە لە سەلاح داوداوە بۆ ماملێ بۆ هونەرمەندی گەورە حەسەن زیرەک بڕۆین کە ئەوان لە سەردەمێکا بوون ئێمە ئەگەر بیری لێ بکەینەوە هیچ وەختێک برەو بە هونەری کوردی نەدراوە بەڵام دوای 35 ساڵ مەزنی حەسەن زیرەک بوو بە جێهێشتنی سەنەها گۆرانی زۆر بە چاکی و بە شادی بە ڕای من نازانم بۆ ڕێی خەڵکی تر پەیکەرێکی پێ بڕا لە سلێمانیا کە حەزەکەم لێرەوە باسی کەم کە پێم وابێت برای بەڕێزم سەردار خەدر کاک سەردار بەڵێ کاک سەردار پەیکەرگی بۆ دروست کرد بەوە ڕێ من قسەم لەگەڵ کاک سەردار کرد وتی دوو تاک باڵگەی دەستی خۆم بۆ فرۆشت و پێم تاوا کردو تۆ سیرکە پەیکەرەکان چی لێ کرد لە بەردەم هونەرە جوانەکانە بۆ چۆ ڕۆی لەسەر چی ڕۆی چی لێ هات ئایا هونەرمەندێک دوای 40 ساڵ من ئەمڕۆ لە بەڕێز کاکەمالی حاجی پرسم ئەڵێم فرۆشتنی کە بەسەرفکردنی سیدیەکانی یا شیدەکانی حەسەن زیرەکی نەمر چۆنە ئەڵێ بەراورد کە لەگەڵ هەموو هونەرمەندەکانی ترە تقریبا بەقە نیوان ئەفرۆشە ڕۆژانە دوای 40 ساڵ کە ئەمڕۆ دوای 40 ساڵ هونەرمەندێک بۆ شێوازان پێکەرێکی پێ نەبڕێت ئیتر بۆ ئێمە کلەی لەوانەی تر بکەین کە بەڕێز سەلاح داودایە بەڕێز ماملێ هیچ شتێکیان بۆ نەکراوە ئەو هونەر ئەو بەڕێزش دوای دوو پەیوەندی تر ببوو لە کات شتانەگرم باسی ئەوەی کرد بۆ ئەو هونەرمەندانی تر کە زۆر نەشازن و برەویان پێ ئەدرێ و ئەرزانە درێتێ و ئەبرێنە حەوتەبەقە بەرزەکرێنەوە من بە خەڵکەکە ئەڵێم با خەڵکەکە دوایان نەکرێت من بە خۆم بە حکومەت ناڵێم حکومەت دوای زۆری ناکرێت من بە خەڵکەکە ئەڵێم خەڵکەکە ئێوە دوای مەکەون خەڵکە ڕۆشن بیرە تێگەشتۆکی خۆمان دوای هونەرە ڕاستانەکەی خۆتەوە دوای تووشێت مەکەوە کە لێرەوە ڕا بۆ تووشیان هەمووبارەیە سەر لەگاو لێ سوار ڕاکسی تووشی بۆ هێنێت ببورن کە لە بەرنامەکەشتانە ئەوە بەڵام با ئێمە خەڵکەکەمان تێبگات گوێ لەوە نەگرێت ڕێزمێ بۆ بەرنامەکەتان ببورن سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکە کاک حەمەد جەزا وەربگرین کاک حەمەد جەزا فەرموو ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ بەڕێز فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سپاس عەزیزم فەرموو ڕێز و احترامێ بۆ هونەرمەندە خۆشەویستانە زۆر سپاس بە تایبەتی کاک مەنافواتی پورزام بەڵێ هەلو ئێمە گوێمان لە بەڕێزە فەرموو کاک حەمەدزا کاکە داواکارم لە بەڕێزتان کە ئەو هونەرمەندە خۆشەویستانە ئەو دەنگە زوڵاڵیان هەر بمێنێ و هەتا بتوان مەقام و سەوزەی خۆشمان بۆ بڵێن زۆر سپاسیانەکەم ڕێز احترامێ بۆیان سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک حەمەدزا بێنە سەر پەیوەندیە و بەڕێزانە کاک پشتیوان ئاڵێن زۆر شتی ود لەسەر ئەوەی کە دەسەڵاتی کوردی هونەری پەراوەوانەوە بۆچی تا نەمرین ئاوەڕمان لێ نادرێتەوەوانە چەند پرسیاری خۆم دواتر هەر ئەو پرسیارانش دەکەین ئەڵێ پرسیارکی ئاڕاستەی تۆ کرد کاکزا ئەڵێ ئێستا هەندێک کەسی دەنگنەشاس هاتوونەتە بوارەکەەوە و زۆر گرنگیان پێدرێەوە پارێکی خیاڵیان بۆ سەرفەکرێ ئەڵێ ئێوە بۆچی قسە من بە کاکە پشتیوان ئەڵێم تەبان قسەکەی زۆر لەجێ خۆیەتی من لای خۆمە ئەوم پێکراوە کۆمەڵەیەکم دامەزانەوە بە ناوی کۆمەڵەی هونەری میلی کوردستانەوە لە پێناوی داکۆکیکردن لە هونەرمەندان لە هونەرمەندە میلیەکان هەرچەنە باوەڕتان هەبێ وەکو وایە ئێستا تازە کوردستان ڕزگار نەبوو بێ و یەکەم پێشمەرگە چووگەتەوە شاخە خەبات بکە خەباتەکەمان ئەوەنە سەختە لەبەرەوەی ئێمەوە ساڵێکە تقریبان ئەم کۆمەڵەیمان دامەزرانوە تەسەور کە تووشی ئەنواعی چاڵمان لەبەردەما هەڵکێنراوە ئەنواعی جۆرەها لەم پەرمان بۆ دروستکراوە کە نەتوانین کارەکەمان بەرەو پێشبەری تەسەور کە ئەوە 4 مانگە نەکرێ خانوونە نەسری ئەو کۆمەڵەیەمان بڕنەوە یعنی ئێمە زۆر هەوڵمانداوە بە کاکە پشتیوان ئەڵێم کە بتوانین لە ڕێگەی کۆمەڵەیەکە و داکۆچی لە مافی هونەرمەندە ڕەسەن و هونەرمەندە دەنگڕەسەن و هونەرمەندە ئەو هونەرمەندانی کە بەڕاستی هونەرمەندی میلین ئەو هونەرمەندانی کە خزمەتی نەتەواکەم بتوانین داکۆچی لە مافەکانیان بکەین بەڵام ئەو خەباتە ئێمە تا چەند ئەتوانین بەردەوام بین و بەرخۆدام بکەین لەگەڵ ئەو شەپۆلەی کە هەیە بە دژی ئاراستەی کارەکانی ئێمەیە ئێمە کۆڵمان نەداوە بەڕاستی ئەوەی کە ئەمە خەباتمان کردووە ئەوەی کە هەوڵمان داوە بۆ پاراستنی هونەری ڕەسەنی کوردی
ینی ئەبێ خەڵک ئەگەر ئەوەی ئاگادار بێ لە دوورەوە ئاگاداری شوکارەکانی مە بێزانێت چەند هەوڵمانداوە بەڵام بەڕاستی کاک نەریمان خۆت ئاگاداری هەموو ئاستەنگی کە بۆمان دروستەکرێ هەر ئەوەشمان پێکرێت من خۆم درکم بەوە کە دۆ ڕاستەکە لە پرسیارێکی تریا کاک نەریمان داوای لە بنەکەم لەوانەیە پرسیاری خۆشت بێ ئەوەی کە ئەمڕۆ بۆیە دەکەی سەڵاتداودە سەرفەکرێت ئەوەی کە ئەمڕۆ لەو یادەیە بۆی تەرخان کراوە بۆ یادکردنەوەکەی من بە بۆچوونی خۆم ئەگەر بدرایە بەخۆی گوناحیشە لای خۆ لەوانەیە هەندێکەوانی کە لایەنە دینیەکەی لێگەنەوە بڵێن قەدەر بەدەستی خۆیە بەس بڵێم لەوانەیە 10 ساڵی تر بژێ بەڵێ من ئەفواد ئەو پرسیارانە حەزەکەم ئاراستەی تۆکەم بەس پێم خۆشە ئەگەر مەقامە شتێک هەبێ من حەزەکەم زیاتر قسە بکەین بەڵام پێم خۆشە شتێکیش پێشکەش بە ڕۆحی ئەو هونەرمەندە گەورە بکەی لە گۆرانی دیارەکانی یەکێک لە گۆرانی دیارەکانی بێ یان شتێکی بڵێ نازانم خەتارەکەی بڵێن یام بەڵاویشی لە گۆرانی دیارەکانی خۆ بتوانێت کاک مەلاجان دوجار قەتارەکەی بەهێر بڵێن بەسەر ویادکردنەوەی هونەرمەندە گەورەیە ڕێستاوە لەو بانەوەی وەی دەسی لەو کامەردانە ڕێستاوە لەو بانەوەی وەی دەسی لەو کامەردانە دەسی لە کامەرێدانە جوانە و دڵی کچە سوڵتانە ئەمێرەکەم وەی چاوەکەم تەگێ بیرە بە تۆی دەکەم ئەگەر بەخوای ڕازی بێ گولەی دەرمان خواردەکەم بە جوانەت شاوی کاڵی وەی وەیە ئەبرۆی ڕەشی خەیاڵیە بە جوانەت شاوی کاڵی جوانە ئەبرۆی ڕەشی خەیاڵیە هەرچەند شاوی هەڵێ دێنێ دڵی هەزارەستێنێ ئەمێرەکەم وەی چاوەکەم تەگێ بیرە بۆ تۆی دەکەم ئەگەر دایکێ ڕازی بێ وەی وەیە گولە دەرمان خواردەکەم جوانا ماڵی باوکا کەدنێ ئەی هاوار لەو پاڕی دێوە بەخوا کۆترێ خاڵ لا ملێ جوانێکیان نیشتاوە پێوە ئەمێرەکەم وەی چاوەکەم تەگێ بیرە بە تۆی دەکەم ئەگەر دایکێ ڕازی بێ و بابی دەرمان خواردەکەم توخوا ماڵی باوکا کەدنێ ئەی هاوار لەو پاڕی دێوە جوانا کۆترێ خاڵ لام بلێ ئەی ئاوار نیشتاوە پێوە ئەمێرەکەم وەی چاوەکەم تەگێ بیرە بە تۆی دەکەم دەستەکانت خۆش بێ سپاسانەکەم کاک مەریوان باسی لە سەردەمی ئەو هونەرمەندە گەورانە کرد حەسەن زیرەک و ماملێ ئەوانە باسی ئێساش کرد ئەو وتی ئەگەر لە ئێسای ئەوان ئیشیان کردایە لەمە باشتر ئیشیانە کرد قوربان خۆی هونەرمەند خۆ ڕاستە ئیهمال کراوە لە ئەوە کاجەزا لەو بوارە زۆر شارەزایی هەیە بەڵام من ڕێزم بێ بۆ هونەرمەندیش هونەرمەند مڵکی هەمووانە نابێ خۆی بەسێتەوە بەلایەنێکەوە ئیسا هونەرمەندوان هەیە زۆر هونەرمەندێکی چاکە پاڵی دەوە پاڵی حیزبێکەوە ئاخر بۆ هونەرمەند مڵکی هەمووانە بەڕاست وانێ کاجەزا تۆ زۆر شارەزایی هەیە لەو بوارە هونەرمەند ئەبێ مڵکی هەمووان بێ هەتا ئەخیریش هەتا ئاخیر زمانی چۆی سە سەڵعداوەدەها ئێمە یادەکەینەوە ئەو دەنگە پیرۆزە یادەکەینەوە چونکە شتێکی پێ بووە بە کەڵکی هەموو کەزاتەوە وەکو عەرزم کردی
هەندێک خەڵکی حەزی لە دەنگی نەبوو، هەندێک خەڵکی حەزی لە دەنگەتی توێژێکی لێ وەرەگرێ خەفەتێکی لێ دوورەکەوێت ئیسە مەسڵ خۆ خەڵک هەیە زۆر زۆر لە من دەنگی خۆشتریشە ها لەو دی و پردەوە کەسیش نازانێت یەکێ لەوانە من خۆم تا ئیسەکێ کاک جەزازانێ هەموو برادەرانی شەزانە تا ئیسەکێ خۆشم هەوڵیشم داوە بڵێم هەوڵم نەداوە هەر حەزم دەکردووە هەر حەزم کردو شتێکم هەبێت ینی کەسێکی وا نەبووە کە مەسەل بڵێ وەرە پێشەوە من بۆ دەکەم ئەوەت بۆکەم هەر وعدیان داوە نەیش بووە هەر وعدیان ئێستا کە لەگە کاک جەزا بە تەمای ئینشەڵا لە مۆلا شتێ بکەین ئیتر ئەو وەزعەکەیەکە خۆت هەر شتێکش لێرەوە بە ئێمە بکرێت لە خزمەتانە زۆر سپاس بووە کاک جەزا سەبارەت بە کاکشوان باسی لە پەیکەری حەسەن زیرە کردەوە وەڵێ پەیکەرێکیە بوو ینی لەم شارە گەورەی سلێمانیان ڕێ ئەو پەیکەرێتیان نەبووە لایەن برد والله ئەو پرسیارانە زۆر زەحمەتە ئێستا بەحساب سەڵاتەوە دروست کراوە بەڵام تاکەی ئەو پەیکەرە بەردەوام بێت تاکەی پەیکەری هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان عەلی مەردان لە شوێنی خۆیان مێنێتەوە ئەمانە زۆر سەختن ئەوە وەڵامەکەی لای منە لە یەک بوارە ئەوەیە کە هونەرمەند تا ئێستا لا ئێمە بۆ شێوە ڕێزی نەنەداوە وەکو کاک پشتیوان باسی کرد یاوەکوی مەلافۆ داماژی پێ یا هونەرمەندان نەبێت کە خۆی تایبەت و وابەستەی حیزبێکن یا وابەستەی لایەنێکن بەڵام ئێمە کاڵین ناڵێن حیزب یارمەتی هونەرمەند ئەڵێن حکوومەت ئەرچی حکوومەتە هونەرمەند کە چووە تەمەنێکەوە کە زانرا ئەم هونەرمەندێکی ڕەسەنە ئیتر ئەو بڕیارە خۆی هەیە گویا ڕێزێنانی هونەرمەندانە یا هەزناوێکتری لێ ئەنێن بەڕاستی ئیتر ئەو هونەرمەندە حەقی خۆیەتی کە بژین کە تەمەنێک خزمەتی نەتەوەکەی کردووە با نەتەوەکەشی ئەو چەند ساڵی کە لە ژیانی ماوێتی خزمەتی هونەرمەندە بەڵێ پێم خۆشم مەلەفۆت ئەگەر خاترەیەک یان یادگاریەکت لەگەڵ سەلاح داودا هەیە و قسەیەکیش لەسەر کەسایەتی ئەو تەبیعەت و شتی چۆن بووە تەبیعەتی پیاوێکی زۆر زۆر تەبیعەتی خۆش بوو ینی زۆر زۆر پیاوێک بوو بە عەمەلی یعنی هەبوو هەموو مەجلیسێکەشە بۆ هەموو مەجلیسێک پیاوێک بوو لەو تەمەنا ئاهاتە ناو مەجلیسی گەنجەوە ینی پێ عیب نەبوو بڵێ من پیاوێک مثل لەم تەمەنا بۆ چمە ناو مەجلیسان و ینی لەگەڵ من خوا ئەفریقا چەندین جا دانیشتم لەگەڵا کردووە ئەمە کاک جەزاش ئەزانێت چەندین جا دانیشتم لەگەڵا کردووە ئەو کاتانەی کە من لە خزمەتیا بووم پیاوێک بۆ یعنی لای هەموو کەسێک خۆشەویست بوو و هەموو کەسێکیش حەزی بە دانیشتنی کردووە بەڕاستی ئەمجا سەلاح داودا وەڵای نازانم خۆی سگێ لێرا باسی ناکرێت سەلاح داودا حەق باسی زۆر بکرێت بەڵام خۆی سگێ لێرا بم یادگاریەک شتێکی ئەوانە دیج لەگەڵ کاک سەلاح بەڵێ وەڵا یادگاریمان هەیە ڕەسممان هەیە بەیەکەوە سیدیمان هەیە بەیەکەوە من خۆم یەک دوو سیدی ئەو کە هونەرمەند سەلاح داودەم لایە بەڵام دیارە مافی پارێزراوە بۆ کەسانی کە بڵین ئەو دانیشتنی خۆمانە حەزەکەم بڵاو نەکرێتەوە بەڵام من هەر خۆشبەختانە کە دەستم کەوتووە هەر بە کەنزێکی نەتەوەیی ێزانمەوە لە بەرەوەی شی زۆر باشیان تیاوتوە ئەوانەی کە من ئاواتمەوە یاوانی کە من بە دوای ئاچم ئەو مەقامانی کە مەقامە ڕەسەنەکانی ناوچەی گەرمیانن هەمویان تقریبا و دانیشتیانەیە وتووە خۆی جۆرە ئوسوڵێکی شەیە لە منتیقەی کەرکووک و گەرمیانە کاک دەریمان شەوان خاصان لە ڕەمەزانانە وەکو پێشبڕچەیەک بۆ لە ماڵانە دانیشتون ئەو شەوچەرانی کە کراوە بە مەقام تقریبا وەکو منافەسە لە بینی هونەرمەندەکانە کە دانراوە من هەتا سیدیەکەم لە هونەرمەندی کۆچکردو هونەرمەندی نەمر سەلاح داودا لەگە هونەرمەندی نەمر بە هەمان شێوە هابە لەگەڵ چەند هونەرمەندێکی تر کە دانیشتون ئەو مەقامانە ئەڵێن هەر من بەڕاستی نەک من ئەوەی کە هونەرمەند بێت و مۆسیقی بێت یا گۆرانی بێژ بێت یا هونەرمەند بێت لەو بارانەیە بە دوای ئەو مەقامە ڕەسەنانەیە بگەڕێ سوودی لێ بینێ و ئەتوانی دراسی لەسەر بکەی لەسەر ئەو مەقامانەی کەوتویانە لەو دانیشتانەیە بەڵێ ئەو پەیوەندیانە وەرگرین کاک ڕێبوارمان لەگەڵ کاک ڕێبوار فەرموو ئەم کاتت باش براکەم فەرموو بەخێرایی میوانەکان دەکەم ڕێز و سڵامی بۆیان سپاس بەڕێزم بەڕاستی دەستان خۆش بێ یادێکی ئەو هونەرمەندە مەستەتان کردەوە سپاس هیوادارم خۆی گەورە بە بەشتی بەری نیشاکە مامۆستا سەلاح داودا یەکێکە لەو هونەرمەندانی کە دیارە هونەرمەندێکی بەتەتی مامۆستا جەزاڵێ دەنخۆش مەقامزار لە هەموو بوارەکانی هونەرە سەرکەوتوو بووە پێشتر زۆر ئاماژەیان پێدا ئەڵێن کە هەتا نەمری قەدری هونەرمەند نازانی بە ئەکیدی وایە هەتا نەمر قەدریان نەزانی هەتا نەمر قەدریان نەزانی بەڵام خۆ هیچ کەمان ماوە شکول لە ژیانەما قەدری ئەوان نەزانن
ئەوەدا چەند هونەرمەندی کەمان هەیە